ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لە شاری سۆران لە دەڤەری سۆران پێشوازی لە بەڕێز سەرۆژی پەرلەمان دکتۆرە ڕێوازەکەین لەگەڵ ستافێکی گەورەی پەرلەمانی کە هاتوونە بە بەسەرکردنەوەی وەزعی منتیقەی بەڕاستی ئەو بەسەرکردنەوەی بۆمە لەو کاتێکدا زۆر گرنگ بوو و تێگەیشتێکی گەورە بوو لە بارەی وەزعی منتیقە و پێداویستی منتیقەی و ئینشاءڵڵا هەنگاوێکی باش گەیشتینە نەتیجەیەکی باش ئێستا ومێدەوارین لە چەند ڕۆژێکی کە لە ماوەیەکی کووردا بچینە هەنگاوی زۆر باشتر. ئێمە لە پەرلەمانی کوردستان بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە ناوی هاوڕێکانمان لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان هاتووین سوپاس و پێزانینی خۆمان بگەێنین بە بەڕێز قایمقامی سۆران قایمقامەکانی تری دەڤەرەکە و ژووری ئۆپراسیۆنەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە سۆران و لە کۆی دەڤەرەکە لە بەڕێزان پزیشکان و کارمەندانی تەندروستی هێزەکانی ئاسایشی ناوخۆ پێشمەرگە خزمەتگوزاریە گشتیەکان و تەواوی ئەو فەرمانبەرانەی کە لە ئێستادا و کە باقی فەرمانبەرانی تر لە ماڵەوەن و لە کەرنتینەن بەڵام ئەوان لە خزمەتکردنی خەڵکی خۆمان بەردەوامن.